چۆن بۆنەکانی ئینگلیس ئەو بۆنەی قەومەکانی تر یاخود ئەو خواردانی کەوانی خۆن ئێمە چۆن مامەڵی لە باگراونجێکی سیاسی کەسێکی سیاسی سەر بە شوێنێکی سیاسی ڕیشی هەیە و خۆیکەتە شێخ لە مەفهومی ئەوە دینەگەیانێ لەبەر لە خەوژمە سیاسیەکەی گەێنێ نەک لەسەر دراساتی گۆشتیشان حەڵاڵەوە لە هەمان کاتە هەدیەشیان هەردووساهی هەردوو لامانە ئێمەی هیوڵاتێک وێنایەکێکا بە بێ لێکۆڵینەوەی علمی بە بێ لێکۆڵینەوە دراسە هەر لە خۆیەوە شتەیە بەسەریە و یا سی کەسێکی گەنیا باگراوند یاناژی جایی زۆر دووسە کە تۆ مامەڵیان لەگەڵا بکەی وەکو مەسەلەی جەژنە پیرۆز خۆیان پێنج ڕێیان هەیە لەسەر دایک بەریسە چکەمە لە ئەنجیلا نەهاتەوە مە شتێکی دنیایی وتی عیسا لەدایک بووە پیرۆز بێ میژەن پیرۆز حەقی نەبێ ئێمە وەکو دین لێمان حرام ناگرێت تا گەشتە دین نەبوو هەروەرێگرین بەڵام نایشی خوێن بەڵامی مەسیحی لە ئەساسە خودی مەسیحی حەڵاڵە گۆشتیژیان مەفروض ئێمە و پیرۆزباییە بکەین وەکو مسلمانێک بنیەتی خۆمان بسەلمێنین کە بڵین ئیسلام ئەوی سەحابیەکەکەوەی بەشداری بکات لە نەورۆزەکانیان ناوچی ئەو قەولە ئیمامی بەیهەقی هەر ئەڵێ سەنەدەکەی ضعیفە من خۆم لە بابی نەورۆزە باس باگراوندێکی سیاسی بووی کەوایە ئیسلام لەگەڵ خەڵکانە توانێ بژی مسلمان بوون کەی شەرتە ئەساسی شتەکە خۆی حەڵاڵە گۆشتەکە خۆیان ساری بڕن یا ئەهلی کتابۆیە مەحەقەکانیان مەخۆن بەڵام شیرینی شتەکانی ترە ئەو هەدیانەی کێن لە عیدا بێ لە غەیری عیدا بێ هەر هەدیە بە ناوی خوای گەورە و میهرەبان لە بەرنامەیەکی تر و سێمین ئەڵلقەی بەرنامەی ئیسلام و پێکەوە ژیان لەگەڵتانە بین. ئەم بەرنمەیە تایبەت ئەەکەین بە چۆن بۆنەکانی ئینگلیس ئەو بۆنەی قەومەکانی تر یاخود ئەو خواردانی کەوانی خۆن ئێمە چۆن مامەڵی لەگەڵکەین وە چی بکەین باشە، ئایا حەڵاڵە یاخود حرامە یاخود چۆن مامەڵەیەکی لەگەڵا بکەین. بۆ ئەم بەرنمەیەش لەگەڵ مامۆستا یاسین گەڵاڵی پێتان شادەبین و پێمان خۆشە ورد سەبارەت بۆ بابەتە باسی بکەین. مامۆستا سەلام عەلەیکوم. عەلەیکوم ئەسسەلام مامۆستا دەمەوێ باسی بۆنەکان بکەین. ئەم بۆنانە ئایا مەفروزە ئێمە دراوسەکەمان کریسمسە پێی بڵین مێری کریسمس، بۆنەیەکی هندیە قەومەکانی تر پیرۆزباییان لێ بکەین کە بۆنەیەکی ئیسلامی نیە. بسم الله الرحمن الرحيم الحمد لله رب العالمين والصلاة والسلام على نبينا محمد وعلى آله وأصحابه أجمعين. دیارە بە تایبەتی پرسیارەکە دوو بەشە بەشێکی خواردنی بۆنەکانە بەڵێ ئەو باسە بەڵام بابەتەکە بوو بە پرسیار لەسەر خودی بۆنەکان. بەڵێ دیارە من بابەتەکە نووسینم لەسەر کردووە و نووسینەکەش ڕێی هەر چوار مەزهبەکە لەسەر باس کردوون کە لە کاتێکا کە هەر کەسێک کە جەژنێکی بۆ تایبەتی ئەوانی کە لەگەڵ ئەهلی ئیسلامە تێکەڵ بوون نەورۆزەکە سەقافەی عەجەم بووە و مەسەلەی مەسیحیەتیش کە یادی لەدایکبوونی عیسا بوو عەلەیهی سەلام ئەوە بە تەفسیلی نووسیمە بەڵام بە کورتیەوەی هەر چوار مەزهب لەسەر ئەوەن کە ڕێیان وایە ئەگەر لەسەر ئەساسی ئەوە بێکەیسە عیسا هی هەردوو لامانە ئێمەی هی ئەوانیشە لێرە کە کاتی ئەو ئەڵێ پیرۆزبایی لەدایکبوونی مخەڵیس یعنی کە عیسایە ڕزگارکەرە وەکو پێغەمبەرێک و لەقەب خۆی پێڵێن عیسای مەسیح ئەمانە ئێمە زانانە فەرمی لەسەر ئێمە لەسەر نەزرەی خۆمانەوە ئەڵێن پیرۆز بێ لەدایکبوونی عیسا نەک لەسەر پیرۆز بێ ئەوەی کە تۆ قەنەعەتی پێێتی من پیرۆز بەوەی کە من خۆم قەنەعەتم پێێتی جا لەبەرەوە ئەسڵەکە لەسەر ئەساسی نیەتی شخصەکە گەڕێتەوە بۆ شخصی خۆی وەکوە بابەتەکان باسم کردوون بە نووسین لە پەیجەکەی خۆمە و ئیتیفاقێک کەڵێن ئیمامی قەیم کە لە ئەحکامی ئەهلی ذیمە کە ئەڵێ ئیتیفاقی عولەما لەسەروێ جایز نییە حەقیقەنەوەی ئیتیفاقە ئەبێ لە پێش ئیمامی ابن قەیم مەذاهبی ئیسلامی وەکو مەذهبی شافعی و کۆنتریان مەذهبی ئەبی حەنیفە و کۆنتریش مەذهبی ئیمامی مالیک ئەوان ئەبێ ئیتیفاقەکان لەوانەوە بێت باسان هەتا لە خودی خۆی ئیمامی ابن قەیم سەر بە مەذهبی ئیمامی ئەحمەد حەنبەلیە بەڵام خۆ هەر لە خۆی مەذهبی ئیمامی ئەحمەدا لە مخنی ئیمامی ابن قودامە باس لەوە کاکەوە شێخ الئیسلام کە ئەوان دەڵێن تەقیەدین شێخ ئیمامی ابن تەیمیە
كالرأي لسروك مصلحيكي راجحة مصلحيكي أو لا تركاتي كتو ما مڵیان بۆ مەسلحەیەکی ئەولاتر کە تۆ لەگەڵ یاناژی جاییزە و دووسە کە تۆ مامەڵیان لەگەڵا بکەی وەکو مەسەلەی جەژنە پیرۆزە ئەوە ئەگەر ئیتیفاق باە ئیجماع باە بێ هەرچوان مەزەبەکە نیکەن ینی ئیجماع شتێکی قەطعیە بەڵام ئەم ئیتیفاقێکی ئەم فەرمێتی ئیتیفاقی سەردەمی خۆیان و کاتە سەردەمی سەلیبێتەوە کە هجومیان کردووە زانایان هەموو شتێکیان حرام کردووە کە مامەڵەکردن لەگەڵ چکەوان ئەو کاتە لە کاتی حربا بووە ئەو سەردەمانە بۆی ئەو ئیتیفاقە ئیجماع نییە ئیتیفاقەکە ئیمامی من قەیمی سەردەمی خۆیەتی ئەوەی کەوا هەر چوار مەزەبەکە فەرمون لەسەرەوەیکەوە تۆ ئەگەر لەسەر ئاساسی مجاملەیەکە من بە نەزەری خۆمەڵەم عیسا لەدایک بێ ئەویش بە نەزەری خۆی بەڵام لە کاتی لەدایک بوونی عیسایە ئەمە خاڵێکی زۆر گرنگەوەیە دیورانت هەیە یەکێکە لەم مستەشرقین کە کتێبێکی لەسەر قسەت الحەضارە 11 مجەلەدە باز دەوەکە کە مەسیحیەکان خۆیان 5 ڕێیان هەیە لەسەر لەدایک بوونی عیسا چونکە من لە ئەنجیل نەهاتەوە ئەمە شتێکی دنیاییە شتێکی دنیایە خۆیان دایان ناوە یعنی هەرێکێکیان ڕێیان وای عیسا لە کاتێکی تایبەتیان لەدایک کە مادام کە دین نەبێ ئێمە وەکو دین لێمان حرام ناگرێت تا ئەگەر شتە دین نەبێت ئەمە شتێکی دنیایە دوایەوەی ئێستا ئێمە وڵاتانی ئێمە موسڵمانیشین هەر هەموو تاریخی بەڕێوەبردی وڵات و تاریخی لەدایکبوونی مناڵی ئێمە وکو مسلمان هەر هەمووی چییە هەرمی لەسەر تاریخی میلادیە کە تۆ شتێ حرام بێ بەدەم حرام بێ بڵێ بە فعلیش حرامە بیکەیت وایە بەرەوە زانایان ئیسلام ئەگەر ئێمە بچینە ناوردەکاری ئەو مۆزوعەوە زانایان ئیسلام زۆر زۆر شتی جوانیانە بۆ پێکەوەژیان و بۆ شێوەیەکەوە خەڵکانەی باسی تا منم جارە لەگەڵ جەنابی شێخ دکتۆر عوسمانیشە تەرحێ و مۆزوعم کرد کە من بەحسەم کردۆ لێ کۆمن یەکێ لەوانە کە دکتۆر عوسمان شوشانێکێکە لە هەیئەی کیباری عولەمای ئەوروپی جێی بابەتەکەی منیش جێی دەستخۆشی بوو بەلایەوە زۆر بەلایەوە جوان بوو کە من مانوو بووم لەگەڵ مۆزوعانە کە لە ڕاستیە لە جێگەی خۆیاتی کە ئێمە وەکو عولەمای ئیسلام بکەین بڵێن متی عیسا لەدایک بووە پیرۆز بێ مژەن پیرۆز بەس لە خودی قورئانە باسی لەدایک بوون عیسا لە ئەنجیلیشان هاتووە سلام علي يوم ولدت يوم أموت ويوم أبعث حيا يعني السلام لەسەر لەدایکبوونی خۆیەک ئێمە پیرۆزبایی لەو ناکەین کە کابرای مەسیحی لە ئەو وەکو ئەو پیرۆزبایی لە خودی ئەو کەساکەین کە لەدایک بووە بەڵام ئایا مەفروض ئێمە و پیرۆزباییە بکەین وەکو موسڵمانێک بنیەتی خۆمان بسەلمێنین کە بڵین ئیسلام ئاینی پێکەوەژیانە تەمان تۆ کاتی ئەو پێتەڵێت تۆ بڵێ هەیە خۆی خەڵەتێنەوە هەپی نیوێرە نیوێرەکەش هەر هینە هەر لەسەر ئەو دروست بووە لەسەر زای نییە ینی لەسەر دایکبوون عیسا هاتنی مەسیح و دوایەوە سەری ساڵێن لەبەرەوە ئەم شتانە بۆ شێوەیە نییە کە ینی خەڵکانی لۆچێ زۆر شەرحی علمی نین بە دوایوان ناگەر بزانە ئەم چوار مەزهەبە گەورەی ئەمە چیان وتووە باگراوندێکی سیاسی کەسێکی سیاسی سەر بە شوێنێکی سیاسی ڕیشی هەیە و خۆی کردێتە شێخ و لە مەفهومی ئەوە دینەگەیانێ لەبەر لە خەوژمە سیاسیەکەی گەێنێ نەک لەسەر دراساتی علمی بڵێ وڵا کاکە لە کتێبەکانی شافعیەکانەوە لە کتێبی حەنبەلیەکانەوە لە کتێبی مالیکەکانەوە لە کتێبی حەنافەوە ئەم شتانە هەر نازانێ ناوی کتێبەکانی هەر نازانن بەس شتێک وەکو دووبارەکردنەوە کە باگراوندێکی سیاسی بۆی کەوای ئیسلام لەگەڵ خەڵکان نەتوانێ بژی ئیسلام بێ بە دڕندەی هەموو عالەم بە من لێ بترسێت بە کوردەکەی وێنایەکی ناشرینە بەرامبەر بە ئیسلامی گەنای ئیسلام بەڕاستی ئیسلام ئاینی پێکەوەژیان دوایەوە تا لەسەر مەسەلەی نەورۆز نەورۆز لە سەردەمی سەرەتایی تێکەڵبوونی عەجەم بە عەرەب نەورۆز وایان زانیە هەر مادام ئاگرێکێت و هەر بەشێک لە ئاگرپەرستی بەڵام لە سیەری عەلامی نوبەلا ئیمامی ذەهەبیە یەکێک لەوانەی کە ڕێگەی دابچن معاویە بۆ معاویە لەم دوایە بووە کاتێک تێکەڵە من لەگەڵ عەجەمازانن نەورۆسیە سەرتاوازان هەر لەبەرەوەی ئاگرە و فارس و کوردوانش ئاگریان پەرستووە وایزان هەر بەشێکی دینیە سەرەتا کە مەنعکرا بەڵام دوای کە تێکەڵ بوون و سەقافات تێکەڵ بوو لە یەک تێگەشتون لە سەردەمی معاویە کوڕی ئەبی سوفیانە ئەڵەمت نەورۆز بکەن و نۆلێکی باری سەحابەش لەو سەردەما لێوێ بوون جگە لە سەحابانەوانیکەوە کردنەوەی ئاگرە نابێتە بیر ئەمە نابێت ناوە مۆزوع بۆ دیاریکردنی ساڵ بۆ ینی وەسایل نەبووە وەسایلی تەکنەلۆژی ئێستا هەڵی ئاگادار کردۆ جگە لە ئاگر جا لەبەرەوە قەولێکیش هەیە قەولی سەحابیەکە کەەوەی بەشداری بکات لە نەورۆزەکانیانەوەچی ئەو قەولە ئیمامی بەیهەقی هەر ئەڵێ ئەڵێ سەنەدەکەی ضعیفە من خۆم لە بابی نەورۆزە باسم کردووەوە لە پەیجەکەی خۆمە بەڵام کردێت جا لەبەرەوە ئیسلام
بۆ شێوەیە نییە کە بەڕاستی خەڵکێک وێنایەکێکا بەبێ لێکۆڵینەوەی علمی بەبێ لێکۆڵینەوە دراسە هەر لە خۆیەوە شتەیە بەسەریا و یا قسەی کەسێکی گەنیا باگراوندێکی سیاسی لە مامۆستا ئەشمێ باسی خواردنەکانیان بکەن تاان خواردنەکانیان ڕێپێدراوە بیخۆین وکو موسڵمان شەرعیە حەڵاڵە طبعا ئەو ئیمامی ابن تەیمیە قسەیەکی زۆر جوانی ئەڵێ ئەو هەدیانێکی ئێرن لە عیدا بێ لە غەیری عیدا بێ هەر هەدیەیە زۆر جوانە جەژنابێ لە غەیری جەژنابێ بە پێ سازم هەدی کوفاری وەرگرتووە بە تایبەتی لە قبتەکان و هەدیان بە نردووە لە میسرەوە لە شوێنانی ترەوە هەدیان وەرگرتووە شتێکی احتیادی لێرە هەدیەکە ئەم جارێت هەدیەوانەی کە خۆراکن کە خۆراک دایکە عایشە لە قەولێکی دایکە عایشە هەیە ئەگەر هەڵەنەم لە صحیح مسلمە دراوسیانە بن لەو دراوسیانە ئەڵێن خواردنمان لە مەجووسیەکانەوە بۆ هاتووە بە بۆنەی نەورۆزەوە ئەویشە فەرمێ گۆشتەکانیان مەخۆن بەڵام شیرینی شتەکانی تریان بخۆن گۆشتەکانیان مەخۆن بۆچکە مەجووسیەکان ئەهلی کتاب نین بەڵام خواردنەکانیان خۆ بۆ چکە کاتێ تۆ لێی وەرەگری خواردنەکەی خۆی زۆر دڵی پێخۆشە دەستخۆشی شیریەکەی وایە ئەمە لێرە وەکو مەسەلەی خواردن ئێمە لە ئەوروپاین ئێمە هەندی دراوسێمانە بوزی دراوسێمانە ئەمانە دراوسێمانە هەدیەمان بۆیان ئێمەش هەدیەکە سەیری چیەکەین سەیری خودی خواردنەکەن ئەگە گۆشت بوو هەروەرێگرین بەڵام نایشی خۆین بەڵامی مەسیحی لە ئەساسە خودی مەسیحی حەڵاڵە گۆشتیشیان ناوت بۆ هەتا هەندێک لە عولەما فەرمون بەتایبەتی لە مەذهبی ئیمامی ئەحمەدە طبعا لە مەذهبی ئیمامی ئەحمەدە لەسەر مۆضوع هەسێ ڕەیان هەیە ڕێیە بە حرام ڕێیە بە کەراهەت ڕێمە بە مباح لە بەڕێ دلیلی قەطعی ناتوە لەسەر نەمی پێغەمبەر و سەحابەوە صلی الله عليه وسلم زۆر ڕەحمەتی خوای لە سەحابە بێ دلیلی قەطعی ناتوە ئەمە بوتە ئارای فقی جیاواز هەر لە مەذهبی ئیمامی ئەحمەد سێ ڕەی هەیە ئەوە لە ئینسافی مەرداویە لە فروعی ابن مفلیحە ئەمانە هەمووی ڕێی جیاواز لە تونڕەوەکانی خۆشمان ئێستا ڕواڵێن کەشاف القناعی ئیمامی بەهوتیە ئەمانە هەمووی هاتوون هەر ئیمام ئەحمەد دوایەتی دوایێتی لەبەر دلیلێکی قەطعی لە قورئان و سونە نەبێ ئەم تێتە سەر ئارای عولەما تۆ ئارایەکەی ئەم ئارای نابێ بەدین ئەبێتە ئارا ئەبێتە ڕا بۆ ڕاکەی خۆدەکەی بەدین فەرزەکەی بەسەر منە کاکە لەبەرەوە ئەم شتانە بۆیە لە مەذهبی ئیمامی ئەحمەد فەرمێ ئەگەر حیوانێکیان سەر بڕی لە ئەعیادەکانیانە بە تایبەتی یەهودی و مەسیحی ئەگەر مسلمان سەری بڕیەوە ئەولاترە بۆ خواردن هەندێکترە فەرمون مسلمان بوون کەی شەرتە ئەساسی شتەکە خۆی حەڵاڵە گۆشتەکە خۆیان سەری بڕن یا ئەهلی کتابە ئێمە حەڵاڵە لەبەرەوە ئەم تەنگەشە دەروونیان بەم تەنگەدەشە دەروونیە بەم هەڵسەنگانە عەقڵانیە ناوێت لەسەر ئەساسی شەرعی فوقەهای ئیسلام چۆنیانەوە کەی ئەم شتە بۆ شێوە ئەو ناهێنا ینی ئەم داخراوە ئیسلامە هەدیە لە خەڵوان نەگیری خواردنی خەڵنەخوا بۆ شێوێ نیە هەتا ڕێی تریژێ لەسەر ئەوەی کە وەکو تەفسیری منار هەیە محەممەد ڕەشید ڕەڵایە ڕەحمەتی ڕێی زۆر جوانی ئافەرمە ئەحتا خودی مشریکین قسە لەسەر ئەو خواردانیانە کرێ کە حرامەکەوە وما ئوهیلە لغەیری الله ئەوەی کە بۆ بتسەر بڵا لەبەرەوە ئەوە تەفسیلاتێکی ترە نایکەم بەریر بۆی کە خواردنی گۆشتی هندی ئەمانە حەڵال بن بەڵام کابرا هندی دراوسێتەوە هەدیەت وێرە بێ وەریگری ئەوەی کە لەگەڵ دینەکەما گونجێ لە ماڵەوەی خۆمەوەشی نەگونجیان ناچم بەڵام مەڵێک کاکەشت وەرناگرم بەتایبەتی هندی سیخ ئەمانە هەموو شتێکیان حەڵاڵە جگە لە گۆشت ئەوەی مەسیحی گۆشتیشان حەڵاڵەوە لە هەمان کاتە هەدیەشیان هەر دروستە إلا مەگەر هەدیە حرامێک کابرا بتڵ عەرەق بۆ بێنێەوە حرام حرامەت حرام لەبەرەوە ئیسلام بەو شێوەیە نیە کە بەڕاستی ئمڕۆ ینی بە میزاج شەرحەکرێ زۆر ڕاستە دەست خۆش بێ مامۆستاگیان پەیامەکەی تۆ زۆر بە زۆر بە جوانی ڕاستی خۆشەویستان پێمان خۆش بوو لە دواساتی بەرنامەکەوەتان بیبێنینەوە لە بەرنامەی داهاتووە باز لە ئەوانە دەکەین ئایا نوێژ ناکەن خواردنی دەستیان حەڵاڵە یاخود نە تا بەرنامەیەکی کە لەگەڵ مامۆستا یاسین گەڵاڵی زانا و نوخبەی کورد با بڵێم شانازی پێوە ئەەکەین سپاس مامۆستاگیان بۆ بەشداریکردن لەم بەرنامەیە خی گەورە پایدارەکە سپاس بۆی کە بینەرمان بوون تا بەرنامەیەکی کە لە کەناڵی بیکەیفۆ پێتان شادەبین خی گەورەی هەروی ئاوەتان بێ و کەناڵی بیکەیفۆر کەناڵێک بۆ سەرجەم چین و توێژەکانی کۆمەلگا بیکەیفۆر